ساڵتان لەبێت بینەرانی کورسات ویست منە ڕۆتۆفیقم ئەڵخێم شەی پانۆراما پێتانەگەینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گرنگجی هاوپەیمانی کوردستان لە هەڵبژاردننی عێراق واروەها بۆ پرۆسەی دوای هەڵبژاردن لە عێراقدا. دیارە هاوپەیمانی کوردستان کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێک هاتووە ئامانجێتی کە بتوانێت زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە هەڵبژاردنەکانی داهاتوو کە بڕیارە لە مانگی دا ئەنجام بدرێ بەدەست بێنێت. ئامانجێم هاوپەیمانێتیە هاوسەنگکردنەوەی هێزە هەروەها ڕێخستنەوەی هێزە لە هەرێمی کوردستان لە ناوچە دابڕێنراوەکان. دێستاشدا کە سەرۆکی هاوپەیمانیەکە دیاری کرا کە ئەمڕۆ بەڕێز قوبات تاڵەبانی کرایە سەرۆکی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دیارە ئەمەش ئامانجیشی گرنگتری لە پشتە کە هەمیشە کاتێک کە بەڕێز قوبات تاڵەبانی سەرۆکایەتی وەفدێک یاخود سەرۆکایەتی هاوپەیمانیەک یاخود سەرۆکایەتی کارێکی گرنگی دیبلۆماسی دەکات هەمیشە لە ڕێڕەوی سەرکەوتندا بووە هەمیشە ئامانجەکانی بەرەو سەرکەوتن بووە. هاوپەیمانی کوردستان تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان، تا چەند ئەبێتە هۆکاری ڕێخستنەوەی دەنگەکانی هەرێمی کوردستان، تا چەند ئەبێتە هۆکاری ئەوەی کە دەنگەکانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان بە فیڕۆ نەچێت. لە هاوکێشەی داهاتووی عێراقدا ئەم هاوپەیمانیە ڕۆڵی چۆن دەبێت؟ سەرۆکەکەی دەتوانێت چۆن ڕۆڵ بژێڕێت بۆ خۆڕێخستنەوە و بۆ بەدەستهێنانی زیاترین دەنگ لە هەڵبژاردنەکانە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری هەریەک لە میوانە بەڕێزەکانم کاکاروان یاروێز ڕۆژنامەنووس کە لەگەڵمانە لە ستۆدیۆ سا ئامادەی بەخێربی. کاکاروان هەروەها بڕیارە دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆیش ئامادە بێت کە بە چەند هۆکارێک لە ئێستادا دواکەوتووە نەگەیشتۆتە لامان. کاکاروان سەرەتا بەخێراتن دەکەم، سوپاس دەکەم کە ئامادەی لەم بەرنامەیە لەگەڵمانە. بەڵێ ئەمە ئەوە بزانین ینی جەنابەت هەم ڕۆژنامەنووس هەم کاندیدی هاوپەیمانی کوردستانی ژانی بەڕاستی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ڕۆڵی هاوپەیمانی کوردستان لە ئێستادا بە دیاریکراوی بۆ هەرێمی کوردستان چۆن دەبینیت کە ئێمە زانیم هاوپەیمانی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێک هاتووە کە ئامانجێکی زۆر گەورە لە پشت ئەم هاوپەیمانیەوەی. زۆر سپاس. دیارە ماوەیەک پێش ئەنجامدانی ئەم هاوپەیمانێتیە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و پەیوەندی لاینەکان جۆرێک لە سارد و سڕی پێوە دیار بوو. ئەگەر لێ بڕوانین وەکو هەنگاوێکی سەرەتایی ئەمە جۆرەگە جموجوڵی دروست کرد لە پرۆسەکە و لە پێش هەموو هەڵبژاردنیەک ئەگەرێکی واردە کە حزبەکان و هێز و لایەنە سیاسیەکان پەنا بۆ هاوپەیمانێتی بن و بە تایبەتی ئەو لایەنەی کە خیتابی سیاسیان لە یەکەوە نزیکە ستراتیژی سیاسیان لە یەکەوە نزیکە پەنا بۆ دروستکردنی هاوپەیمانێتیە بن. ئەمە حاڵەتێکی تر ئەگەر باسی گرنگی ئەم هاوپەیمانێتیە بکەین. کورد لە بەغدا بەم دەورەی ئێسەی پەرلەمان کوردێک ریز نییە و بەداخەوە ئەم یەک ریزیەی پەرتەوازەی کورد نەک لە نێوان فراکسیۆنە سەرەکیەکانی کورد بەڵکو شۆڕ بووە ورد بووە بۆ ناو فراکسیۆنەکانیش هەندێک لە فراکسیۆنەکانیش جۆرێک لە پەرتەوازیان تیاکەوت. لەبەرەوەمە هەنگاوێکی گرنگە بەر ئەوەیە کە ئێمە یەکێتی و گۆڕان بەشێک لە وێنەی کوردیان ڕێکخستوێتەوە ئێستا کە یەکیان گردووە هاوپەیمانێتێکیان دروست کردووە. هەموو هاوپەیمانێتێک دوو ئامانجی ئامانجێکی تەکنیکیە کە تەکتیکیە و تەکنیکیە کە ئەیانەوێ چۆن ئەم دوو هێزە کە هاوپەیمانێتی دروستەکەن زۆرترین کورسی بن. ئامانجێکی تری سیاسیە لە هەردوو ئامانجەکە یەکێتی و گۆڕان لە یەکەوە نزیکن. ئامانجە سیاسیەکە ئەوەیە کە یەکێتی و گۆڕان کە دوو هێزی سیاسی لە سێ هێزە سەرەکی سیاسەکەی هەرێمی کوردستان ئەم دوو هێزە ئەتوانن نیوەی وێنەکەیان ڕێکخستوێتەوە لە دوای هەڵبژاردن لە ڕوانگەی پاراستنی بەرژەوەندێ باڵەکانی گەلی کوردستان لە ڕوانگەی ئەوەی کە کورد یەک خیتابی کوردستانی لە بەغدا هەبێ ئەم دوو لایەنە ئەتوانن بە متمانەیەکی زیاتر بە سقەیەکی سیاسی زیاتر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ یەک گردو و لەگەڵ کۆمەڵیشا قسە بکەن بۆی ئێمە بە هاوپەیمانێتێکی کوردستانی لەژێر چەتری هاوپەیمانێتێکی کوردستانی لە بەغابین. ئەمە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکان کە بۆ بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە. ئەگەر ورتری بکەینەوە لەسەر ئاستی زۆنی سەوز ئەوەی کە پێ زۆنی هەژمونی یەکێتی لە ڕابردووە جۆرێک لە ململانەی توندە بۆ لە نێوان یەکێتی و گۆڕان. بەداخەوە ئەم ململانەی گەیشتووە بۆی کە ئالۆزی دروست کردو لەسەر شەقام، ئالۆزی دروست کردو لە میدیا، ئالۆزی کۆمەڵایەتی دروست کردووە، ئالۆزی سیاسی دروست کردووە، زۆر جار بازاری سیست کردووە، زۆر جار باری کۆمەڵایەتی تا باری دەرونی خەڵکی تێکداوە. ئەم هاوپەیمانێتی ئەتوانێت لە هەنگاوی یەکەمە لە بانگشەی هەڵبژاردن ئەم جارە
بانگەشەیەکی هێور و هێمن و بانگەشەیەکی دیموکراسیانە بکەین و بچینەوە سەر ئەو ڕێژکە ئەساسیەی کە ئێمە دەبێت لە پرۆسی هەڵبژاردن و لە بانگەشەی هەڵبژاردن نمونەیەکی جوانی مەدەنی و نمونەیەکی جوانی کێبڕکەی سیاسی و ململانەی سیاسی پیشاندەین. ئەمە یەکێکی تر لە ئامانجەکان گرنگەکانی تری گرنگی زۆرە تەبعەن بە دیاریکە لەسەر بۆسم لەگەڵ جەنابەت ینی ئێمە هەمیشە کاتێک کە هەڵبژاردننی عراق ئەنجام بدرێنی مەترسیمان لەوە هەیە کە دەنگی کورد لە ناوچە جێناوەکان بەفی ڕۆژە بەڕاستی ئەوەی کێسە زۆر گرنگە بۆ کورد و بە تایبەتی بۆ هاوپەیمانی کوردستان ئێستا بەدەستێنانەوەی ئەو دەنگانەیە کە لە ڕابردوو ئەگەر ڕاستێمە کۆمەڵێک کورسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بەدەستێناوە لەو ناوچانە بەڵام کۆمەڵە دەنگیش بە فیڕۆ ڕۆشتووە ڕۆڵی ئەم هاوپەیمانی لە بەدەستهێنانەوەی ئەم دەنگانەوە بە فیڕۆنەچوونی دەنگی کورد لەو ناوچانە چۆن ئەبینیت کاکاڕۆ؟ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کێبڕگەیەکی تەواو دیموکراسیە بەڵام لەو ناوچانە بوعدێکی نەتەوەیی هەیە بەڕاستی ئێمە بەرەنجامی هەڵبژاردن دەرەنجامی هەڵبژاردن لە کەرکووک و ناوچەی مادەی 140 بوعدێکی نەتەوەیی هەیە ئێمەمانەیە بە نەتیجەی هەڵبژاردنانە کە بەدەستی هێنین بەلایەنەکانی تری عێراق بڵێن هێشتا کورد زۆرینەی لەو ناوچانەوە هێشتا ناسنامەی کوردستانێتی ئەو ناوچانەمان پاراستووە بە تایبەتی ئێمە لە دۆخی دوای ڕفراندۆم و دوای 16 ئۆکتۆبری کە کورد لەو ناوچانە بارودۆخێکی ئالۆزی هەیە و جۆرێک لە بۆشایی ئەمنی دروست بووە و لە دام و دەستگا حکومیەکانی ئەو ناوچانە کورد بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەی کردووە لەبەر ئەوە دەرەنجامی هەڵبژاردن بۆ ئێمە زۆر گرنگە هەر بۆیە لەو منتەڵەقەوە یەکێتی و گۆڕان هاوپەیمانێتەکەیان دروست کردووە بە سوپاسەوە یەکگردووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش لەو ناوچانە تەفاهمێکیانەیە لەگەڵ یەکێتی و گۆڕان لە منتەڵەقە قەومیەکەوە لە دانانی کاندیدەکان تەوزیعی بازنەکان لەو شتانە جۆرەگە تەفاومیان هەیە هیواداری کە دوای هەڵبژاردن کە نەتیجە دەرچوو یا لە بانگەشەی هەڵبژاردنیش ئاساییە هاوپەیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لایەنەکانی تر دانیشێک گفتوگۆ بکە ڕێکەون لەسەر ئەوە لەو ناوچانە بانگەشەیەکی کوردستانی بکەن بانگەشەیەک بکەن کە کاریگەری سەلبی لەسەر بەرژەوندێ باڵەکانی کورد نەبێت لە ناوچەی کەرکووک و خانەقین و ناوچەکانی مادەی سەوچن دەست خۆشکا کاروان دێمە خزمەت جەنابەت دکتۆر دانا ئەحمەد بەخێربی سپاس دەکەم تاخیری ژووی زەر چاوانەتی تەواو ماندوو نیەسە دکتۆرجان ئێمە باز گرنگی هاوپەیمانی کوردستانەکەین لە عێراقی داهاتوودا دیارە ڕۆڵی ئەم هاوپەیمانێتیە کە دوو حیزبی کاریگەری هەرێمی کوردستانی تێدایە کە وژەشێتی نیشتیمانی کوردستان و وزوتنەوەی گۆڕانە دیارە ڕۆڵی خۆیە بێ لەوەی کە بتوانێت زۆرترین دەنگ و زۆرترین کورسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەدەست بێنێ ڕۆڵی هاوپەیمانی کوردستان چۆن هەڵەسەنگێنی ئەتوانین بڵین ڕۆڵی ئەم دوو حیزبەکەم هاوپەیمانیان پێگەێناوە چۆن ئەتوانێت ئارامی و هەروەها ئاسایش گێڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی وەکوی کاکاڕۆنتی زۆنی سەوز و لە داهاتووشدا بەدەستهێنانی زۆرترین کورسی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دکتۆر سوپاسانەکەم گرنگە کە ئێمە تێبگەین لەوەی کە لە کاتی ئیمزاکردنی ڕێکە بڵێن ئەو هاوپەیمانەتیە لە پشتەوە بە خەتێکی گەورە نووسرا بوو پێکەوە بەهێزترین جوان کەواتە لەوەوە دەست پێەکەین کە ئێمە وەکو کورد پێویستیمان بە دروستکردنی هێز و بە پارێزگاریکردنی ئەو هێزە و بە ئیدامەدانە بەو هێزە ڕەنگە پێشتر توانی بێتمان وەکو میلەتی کورد کە ئەم هێزە دروست بکەین لە بەغدا لە چەند قۆناغی جیاوازە لە مێژووە لە سەرەتای 1920 کە دەوڵەتی عێراق دروست ئەبێ لە 1925 شاری سلێمانی بێ بە محافەزە و لەم کاتانەوە لە چەند قۆناغی جیاوازە وەکو عەبدوڕەزاق حەسەنی لە تاریخی وزارەتی عێراقی باسیەکە و جەنابی مەمجاری شوێنێکە باسیەکە ئەم هێزە دروست بووە لە چەند قۆناغ دروست بووە بەڵام توانای پتەوکردن و ڕەختکردنی ئەم هێزە ئەمە گرنگە یعنی دروستکردنی ئەو پەیوەندیە چەند گرنگە بەڵام ئیدامە پێدانی ئەو هێزە زۆر گرنگترە ئەم هاوپەیمانیە ئەو هێزە پتەوتر ئەکا کە ئەبێتە هۆی فاکتری گرنگی ئیدامە پێدانی ئەو عەلاقەیە ئێمە لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە قۆناغێکی سەختە تێپەڕین یعنی فەزایەک با بڵێن گاپێکی گەورە کەوتە نێوان ئێمە و بەغداوە هیچ پردێک لە نێوان ئێمە بەغدایە نەمایەوە هیچ حیوارێک دروست نەبوو ڕاستە محاولات هەبوو لە دەرەوە لە ناوە بەڵام ئەم محاولانەی ئەخیر کە دەستی پێکرد بە ئەو وەفدەی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات بە نەفەس درێژی خۆی لە 22 گەڕی جیاواز لە ماوەیەکی درودرێژە
ئەوەیدا بەگوێی بەغدایە کە ئێمە نیەتمان پاکە لەگەڵتان وە کورد ئەوێ متمانە دروستکە لە لای ئێوە زۆر گرنگە و متمانێ ئەمە بەڕاستی یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکان لە زانستی سیاسەتە بریتیە لە فکری سیاسیە بریتیە لە دروستکردنی متمانەی سیاسی ئەم ڕۆڵەی کە جەنابی کاقوبە تاڵەبانی بینی بە سەرۆکایەتی ئەو وەفدەی کە چۆ بەغدا ئەمەی یعنی ئەوەی کە دروستی کرد من حەزەکەم ئەمە خەڵک گوێی هەموو خەڵک گوێی لەمە بێ کەسایەتی کاقوبات ئەوەی دروستی کرد لە بەغدا بە تەنها هێنانەوەی بودجەی تەشغیری وەکو بازەکرێ و هەندی ڕێکەوتن نامەی نەوتی و نانەوتی و مەسئلەی میلاکاتی هەرێمی کوردستان نەبوو مەسئلەی دروستکردنی ئەو متمانە سیاسیە بوو ڕایەڵەکانی تر خۆیان لێرەوە کاتە ئامانجەکە زۆر گەورەتر بۆ بۆیە من یەکێک لەو ئیجابیە گەورانە یەکێ لەو با بڵێن هەژبوونە گەورانەی کاقوبا جاریشکە لێرە ئەبینمەوە کە بۆتە سەرۆکی هاوپەیمانی کوردستان زۆر گرنگەوە بۆ یەکەم ئەو ئەزمونەی پێشتر هەیەی لەگەڵ بەغدا دوو ئەو پەیوەندی کە دروستی کردو لەگەڵ کەسایەتێ باڵادەستەکانی عێراق و لەگەڵ کەسانەی کە خاوەنی بڕیارن لە عێراق و لەگەڵ لایەنە سیاسیەکان سێ ئەو استراتیژی و دنیابینی کە هەیەی لەگەڵ یانە ئەو ئاستی پەیوەندی کە دروستی کردووە لەگەڵیان ئەو تێگەیشتنی کە وەکو کوردی وەکو سەرکردەیەکی کورد هەیەی لەگەڵیان لەسەر مستەوای حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لەسەر مستەوای حکوومەتی وەکو جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هەردوو مستەواکەمە پێکەوە جۆژە درێبەیەکەوە ئەزانی ئەمە وا ئەکاکە هێز و پێزیشی گەورەتر لەگەڵ ئەو کەسایەتێ بەعنەوەیە بێ کە جەنابی کاقوبا دروستی کردووە لە بەغدا بۆ کورد ئێستا قۆناغی هەڵبژاردنە قۆناغی هەڵبژاردن ئەگەر مەجانم بێت تۆزێک تۆز بە سەرعی باسێکی بکەم ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی تر زۆر گرنگە کاک هاوڕێ هەموو لە بەتێ بگەین و من ئەمەوێ کادرانی یەکێتی بە تایبەتی و ئەنجا کادرانی گۆڕان و ئەنجا خەڵکی کوردستان بەگشتی لەمە تێبدا زۆر باش ئەم قۆناغە جیاوازە لە قۆناغەکانی تر ئەم گۆڵ ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی تر قۆناغی ئێستا قۆناغی پێگەیین ناڵم پێگەیشتنەوەم پێگەیینی میلەتی کووردە پێگەیین لە زمانەوانیە بە میوەیەک ئەوترێکە شیرینە بێ ئەزانی بە میوەیە گەوترێکە لە بینی شیرینی و بۆ گەنکردنایە ئێمە بە زمانی سیاسی بەمە ئەڵێن قۆناغی ڕزگاری نیشتیمانی قۆناغی ڕزگاری نیشتیمانی بۆ هەر میلەتێک چییە بریتە لەوەی کە ئەو میلەتە لەسەر حافەیە گەوەستێ لەسەر لێوارە گەوەستێ یان ئەوە تا خوا نەکردەکەوێتە خوارەوە یا ئەوە تا بەرەو کەناری ئارامی ڕوا باش ینی بۆ کورد ئێمە ئێسەوەین لەسەر لێوارەکە لەسەر لێوارەکەی هاتنی دروستکردنی ئەم هاوپەیمانێتێکەوە تاتوانین بڵێن کاریگەرە کە ڕزگاری زۆر کاریگەرە کاکە هاوڕێ لەبەر ئەمە ئەو کاری کەوتم بۆچی ئێمە بەم پرسیارە بکەین بۆچی ئێمە ئەم قۆناغە ناومان ناو قۆناغ من ناوم ناو قۆناغ ڕزگاری نیشتیمانی بۆ ناوم ناوە لەبەرەوەی کە ئەم مەنتیقەی ئێمە کارکتەرێکی گەورەیە لە دوو مەشروعی دەولی زۆر گەورەیە دوو مەشروعی سیاسی و ئیداری کە دیموگرافی ناو ئەم خەریتەی ئەم ناوچەیە بە تەواوەتیە گۆڕێ یەکەم ئەو مەشروعەیە کە 1940 دەست پێەکە مەشروعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووەم مەشروعی شامی گەورە هەیە ئەزاری لەم دوو مەشروعەیە عێراق ڕۆڵێکی گەورەی هەیە لە هەمان کاتا کوردستانیش کارکتەرێکی گەورە بەرە مەشروعانەکەیە لەبەرەوە ئێستا لە سەروبەندی گۆڕانکاری نوێیە لەم سەروبەندەیە ئێمە عمقی استراتیژی خۆمان نەپارێزین لە بەغدا پێگەی خۆمان پتەوتر نەکەین توانای خۆگونجاندنی زیاترمان نەبێت لەگەڵ پێک هاتەی عێراقا ژرەرێکی گەورەیەکەین وەگوتم بەرەو کەناری ئارامی ناچین خوانەخواستە بە تایبەت ئەگەر دیقەت بی لە سیاسەتی کوردیە هەندێک هەڵی پێشترمان بینی لەبەر ئەوە گرنگە هەڵەکان وەرگرینەوە و ئەبێ ئاگاداری ئەوە بین ئێستا ئەو بەستەڵەکەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بوو دەودە ڕێوەتەوە پردێکی پەیوەندی باش دروست بووە عمقێکی استراتیژی باش لە بەغدا هەیە ڕاستە کورد ینی دەوروبەری خۆی لە وڵاتە دراوسەکان تاقی کردوەوە پێشتر لە مێژووە ئێمە پێکەوە ژیانمان لەگەڵ عێراقەیە ئێمە کورد دەڵێت تێکەڵیەکی حتا تێکەڵیشی سیاسی و ئیداریمان لەگەڵ عێراقەیە لەبەر ئەوە گونجاندنی ئێمە لەگەڵ عێراق بە قازانجی خۆمان نشکێتەوە
بە تایبەت وکوتم لەم قۆناغەیە کە عێراق وەکو دەوڵەت ئەبێتە کاراکتەر لەو دوو مەشروع گەورەیە زۆر باش بۆیە لە ڕوانگەی ئەمەوە ئێمە ئەبێ واز لە هەموو خلافاتێک بێنین و بەرەو ڕووی ئەم هەڵبژاردنە بچین. زۆر پاشا دواتر دێمە خزمەت جەناب بە دیاریکراوی بۆ زیاتر فراوانبوونی هاوپەیمانێتەکە گەل لە ئێستاشانە بێت لە داهاتوو لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەری سوپاس دەکەم دکتۆر دانا بۆ لە کاک کاروانیانی دکتۆر دانا ئەمەژەی بە خاڵێکی گرنگ کرد و پێشەی ژەگەڵ تۆزێ گفتوگۆمان کرد شەنوکەوی هەنێ بابەتمان کردیانی بە دیاریکراوی دانانی بەڕستخوا تاالبانی وەکو سەرۆشی لیستی هاوپەیمانی کوردستان دکتۆر ئاماژەی بە کۆمەڵی خاڵ کرد و بە کۆمەڵی فاک کرد کە لە ڕابردووە ینی کاخوبات هۆکار بۆ بەدەستێنانی هەندێ ئامانجی استراتیژی و دوورمەودا لە ڕێگەی سەرۆکایەتیکردنەکانی لە ڕێگەی پەیوەندیەکانی بۆ بەغدا. باگراوندێکی دیکەی ینی بەڕست خوبا تاالبانی وەکو پێشیش خۆ دوتێ لە هەندێک قسەیە ینی کاقوبات کوڕی سەرۆک مامجەلالە ینی ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لە سیاسەتێکی حەشیمانی ڕابردووی سەرۆک مامجەلال کە توانیوێتی بەردی بناغەیەشی بتە و دابنێ هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ گەلی کورد هەم بۆ ئەو کەسانی کە لە دوای سەرۆک مامجەلال دەبنە ڕابەر و دەبنە سیاسەدوان لە مەیدانەکەدا. بەڵێ ئێمە جیاواز لەلایەنەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان عیلاقەیەکی تاریخی لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسی نیشتیمانیەکانی عێراقەیە لە قۆناغی معارزە و چی لە دوای 2023 کە تەواجدی جەنابی مامجەلال لە بەخا بۆ ئێمە تەواجدێکی گرنگ بووە یەکێتی سەرمایەیەکی گەورەی سیاسیە لە بەغا ئەتوانی لەسەر ئەساسی ئەم سەرمایە باشتر سیاست بکە. سەرمایەکی معنەوی هەیە بەشێکی پەیوەندی بە تەجروبەی سیاسی جەنابی مامجەلالەوە هەیە فەلسفەی سیاسی جەنابی مامجەلال چۆنێتی تەعاملکردن لەگەڵ عێراق کێشەکانی عێراق ڕاگردنی هاوسەنگی لە نێوان پێکاتە سەرەکیەکانی عێراق ڕاگردنی هاوسەنگی لە نێوان ئەو شەڕی کە شەڕ ئەقلیمی و نێودەوڵەتی کە هەیە شەڕی سەپاندنی هەژمونی وڵاتانە لێمە ئێمە سەرمایەکی گەورەمانێ سەرمایەکی گەورەی تری ئێمە ئەو پەیوەندیانەیە کە وەکو باسم کرد کە لە قۆناغی شۆڕشەوە ئێمە لەگەڵ مەعارزەی عێراقیە هێزە تێکۆشەرەکانی عێراقیمانە بە ئەم پێکاتەی سودە و شیعەوە و لە دوای 2023ەوە ئەم علاقەیە یەکێتی لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق نەپشراوە نەپشراوە زۆر جار کە گەیشتووە بۆی پەیوەندی هەرێم و بەغدا بگا بە ئاسی چەقبەستن و بچران سود لەو پەیوەندی یەکێتی وەرگیراوەتەوە یەکێتی هاتۆتەوە کایەکەوە ڕێڵی پەیوەندی دۆسایەتەکانی یەکێتی لەگەڵ لایەنەکانی میشە بەردەوام یەکێتی سیاسەتی ثابتی لەگەڵ عێراق هەبووە سیاسەتێکی ڕاڕا نەبووە جارێ بڵێ ئێمە بەشێکنین لە عێراق جاوینەوە سەربەخۆیە بین جارێ بڵێ بەشێکی لە عێراق جارە بڵێ ئێمە ئابووری سەربەخۆ دروستەکەین جارە بڵێ ئێمە چی لەگەڵ عێراقا مفاوەزاتەکەین سیاسەتی یەکێتی سیاسەتێکی ثابت بووە لەگەڵ عێراق بۆیە یەکێتی لەسەر ئەساسی ئەو متمانەیە ئەتوانێت باشتر گفتوگۆ بکە و لە دوای ڕفراندۆمەوە کە ئێمە جۆرێک لە وەکو دکتۆر دانا باسی کرد بێسقەی سیاسی لەبین ئێمە بەغا دروست بوو نەک دوای ڕفرادۆم لە دوای 2014ەوە لە بڕینی بووجەوانەوە جۆرێک لە بێسقەی سیاسی دروست کرا لە دوای ئەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دوو ئاسی گرنگ توانی ئەم سقەیە بنیاد ناتەوە مفاوەزاتی سیاسی کە وەفدی سیاسی و حزبی یەکێتیە چوە بەغا و مفاوەزاتی ئیداری کە لە بینی با بڵێن حکوومەتی عێراق و حکوومەتی فدراڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو کە ڕەنگە ئەو کاتانە کە ئێمە زۆرێک لە کادرەکان یەکێتیش پێمانەوە بێ بڵێن کاقوبات بۆ سەرۆکایەتی وەفدی حکوومەتی هەرێمەکە لە کاتێکە یەکێتی ڕەنگە بەرپرسی سەرەکی نەبێ لەو ئەزمەیەی لەو قەیرانێکە لە عێراق دروست بووە بەڵام بە مەروری زەمان بەو پشت و درێژیەی کە سەرچاوی کردو لە ئەزمموی جەنابی مامجەلالەوە توانی کە ئەمە بگەێنێ بە نەتیجە و ئەم نەتیجەیە وەکو کاک دکتۆر باسی کرد جگە لەوەی کە لە ڕووی مەعیشی و خەڵکی کوردستانی بژاندەوە ئەم مانگە موچە بەبێ لێبڕین وەرگیرامە بەرەنجامی ئەو مفاوەزاتە درو درێژە بوو لە ڕووی سیاسی و متمانەی دروست کردوێتەوە ئێمە دەبێ لە حەوت ساڵی ڕابردووە هێندە مەشغوڵ کران بە مەسەلەی بوجە و موچەوە لەگەڵ عێراق پرسە سەرەکی و ستراتیژیەکانمان لەبیر چووە مەسەلەی ئێمە بەس شایستەی داراییمان موچە نیە شایستی دارایی پێشمەرگەمانێ پێشمەرگە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق بە بێدەستور تا ئێستا شایستە دارایی و شایستە دەستوریەکانی ئەم هێزە با بڵێن دابین نەکراوە و مەلەفێکی هەرە گەورەمانەیە بەداخۆ ئێمە وەکو مەلەفێکی نیشتیمانی دامان نەماڵیوە لە ناکۆکیەکانی خۆمان ناکۆکی حزبی و سیاسەکان لە هەرێمی کوردستان مەلەفی کەرکووکە و ناوچە دابڕێنراوەکانە ئێمە نەمانتوانیوە نەپەرژاوێتە سەر ئەوەی کە بچین مفاوەزاتی ئەمەشکین ئەم مفاوەزاتەی کە کاقوبات لەگەڵ حکوومەتی عێراقی کردی و سەرنجام توانیمان کێشەی موچە و بوجە چارەسەر بکەین
گرنگێکی تری ئەوەی ئێمە توانین لەمە دو پەرژێنە سەر ئەو لەگەڵ عێراق لەسەر خاک گفتوگۆ بکەین لەسەر مافەکنەتەوەی و دەستورەکانی ترمان گفتوگۆ بکەین و بتوانین بە سیقەیەکی زیاترەوە ئێمە گفتوگۆ بکەین مەسلەی ئێمە کە باگراوندەکەی کاقوبات و باگراوندەکەی مامجلال بۆ هەموو یەکێتی باگراوندی سیاسی فەلسفەی سیاسی ئەزمموی سیاسی مامجلال لە عێراق لە دنیا لە ناوچەکەم بۆ هەموو یەکێتیەوە با بڵێن میراتێکی سیاسیە بۆ هەموو یەکێتی شانازێکی گەورەی بۆ هەموو یەکێتی جێماوە هەموو کوردستانی بەڕاستی لەگەڵ کاک دکتۆرە چوونە باغا هەمومان نتوانین وەکو قوتابی یا خوێنکاری ئەو خوێندگەی مامجلال سوودی لێەوە بگرین لەبەرەوە لێسە بانگەشتان دەست پێ کرد بۆ خۆتان بڵێ خۆی بانگەشە دەستی پێ کردەوە پێی قانون لە کۆمیسیۆن تووشی کێشە نبینێ ئازادی کردووە لەبەرەوە بۆ مەسلەی بەغا ڕەنگە من و کاک دکتۆرە کاینەکانی تر بتوانین باشتر بانگەشە بکەین لەبەرەوە یەکێتی دەنگی زوڵاڵە لە بەغا سیاسەتێکی سابتی هەبووە هەمیشە لەگەڵەوە بۆ کە پەیوەندی لەگەڵ بەغا نەپشڕێنین هەمیشە لەگەڵەوە بۆ تەوازن ڕابگرین هەمیشە پێوا بۆ بەغا محوەرە بۆ ئێمە بەغا سەنتەرە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان مادام ئێمە دەستورمانێ مادام ئێمە بەشێکی لە عێراقی فدراڵ بۆ هەموو کێشەکانە بێ بشنەوە بەغاوە بگفتوگۆ لەگەڵ بەغا ڕێک بکەوین لەبەرەوە یەکێتی سقەیەکی گەورەوە یەکێتی شانازێکی گەورە هەیە کە ئەتوانێت لە ڕێی گفتوگۆ لەگەڵ بەغا کێشەکان چارەسەر بکەین دەستخۆش کاروان دکتۆر دانا ینی ئەمێ باز زۆ بکەین ئێمە هەموو لایەکمانە زانین ینی پێکێنان ئێمە هاوپەیمانێتی خۆی بۆ خۆی بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ هەناوی شاری سلەیمانی زۆر گرنگ بوو چکە دوو هێزی کاریگەری تایە کە هەردووشیان لەم زۆنن و لەم ناوچەیە هەمیشە کاریگەریان هەبووە کاتێک کە هاوپەیمان نەبوون لە هەڵبژارنەکانی ڕابردوو بینیمان دۆخێم ناوچەیە چۆن بوو بەڵام ئێستا کە دەبنە هاوپەیمان و بە یەک دەست و بە یەک دەنگ و بە یەک ئاڵاوە بانگەشە دەست پێکەن و دەچنە بەغدا بۆ داواکردنی مافەکان جۆرێکی دیکە لە سیاست دەبینین ئێمە لەم ناوچەیە ئەم هاوپەیمانی خۆی لە خۆیدا ئێستا دەرگاکەی ڕاستەدا نەخراوە بەڵام لە داهاتۆ پێ دوایە هاوپەیمانی کوردستانی جگە لە بزوتنەوەی گۆڕان و یەشێتی نیشتیمانی کوردستان هەندێک لایەنی دیکەی کوردستانی بتوانن بێنە ناوە و یەکدەنگ یەک ڕنگ لە بەغدا بتوانن مافی زیاتر بۆ کورد بەدەست بێنن بۆ کورسیەکانمان زیاتر بکەن پێش هەموو شتێمە ینی قانونێکی عیلمیە بەڵێ لە عیلمی فیزیایە کە دوو هێز بەرەو ڕووی یەکە بنەوە هەر یەک لە هێزی ئەویتر کە مەکاتەوە ڕاستە ڕەنگە یەشێک بۆڕ بەویتر بە ئەمە لە ناکۆشی ئەمە بەستە بەڵێ بەڵێ کە کە بەرامبەرێکەوەستنە ڕاستە ڕەنگەیشیان بیباتەوە لە نیهایەتە بەڵام لە هێزی هەردووچیان دابەزێ باش ئەگەر ئەم دوو هێزە بە یەکە ڕاستە ڕۆشتن ئەوە هەرچی بێتە بەردەمیان ڕایەوە گرنگجی هاوپەیمانی کوردستان بۆ ئەم قۆناغا طبعاً قۆناغێکی تۆپیکە ئاگادار بە گەیشتن بە هاوپەیمانی ئەم محاولەی کە ینی کە سەری کرد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دوو محاولەی پێشترمان هەیە بیرت نەچێت ئێمە 2012 و 2016مان هەیە ئەمە بەری ڕەنجی ینی درێژە پێدەری ئەو دوو قۆناغەشە کە ڕەنگە نەتوانرابێ لە ڕووی سیاسیەوە کامل نەبوو بێ ئەو هەلو مەرجە بگاتە ئەوەی کە ئیمزاکرێت و بێ بە تەحالوفێکی بڵێن هاوپەیمانەیەکی استراتیژی سیاسی لە نێوان ئەم دوو هێزەیە ئەوەی زۆر گرنگە ئەوەیە بۆ ئەم قۆناغا ئێمە وەکو چۆن هەمیشە هاوەرمان لەسەر ئەوە بووە کە ئەبێ گوتاری سیاسی ئێمە یەکگرتوو بێ لە بەغدا ئەوەندەی گوتاری سیاسی کورتی یەکگرتووتر بێ لە بەغدا ئەوەندە وەقعی زیاترە بێ ینی ئەوەندە کاریگەری زیاترە بێ باشە هەتا ئێستا ئەمەمان وتووە لەم و دووە کاتی ئەوەیە پێچەوانەکەشی بڵین کاکە هاوڕێ پێچەوانەی ئەمە چییە؟ پێچەوانەی ئەمە ئەوەیە کە بەغداش حەز ئەکا لەگەڵ یەک خیتابی سیاسی تەعامل بکە بەغداد حەز ینی ئێمە کێشەی گەورەمان ماوەیەک پێش ئێستا کە کورد کەوتە مفاوەزات لەگەڵ با بڵێن لەگەڵ دانووسان لەگەڵ بەغدایە سەری نەگر بۆچی هەر لایەنە هەڵە سا و چوار کە سێبردووە چۆ بەغداوە هاتەوەی و کێشەی موشە تەواو چارەسەر کرا هەموو کەس هەڵە سا و دوانێ بر لەگەڵ خۆیان ئەمە یعنی ئەمە تۆ کە ئەچی سەردانێکی لایەنی سیاسی ئەەکەی با باڵا دەستیش بێ ڕێزی خۆیت لێگرێ کارتە دەرەوە ئەو ئەجندای سیاسی خۆی هەیە بەڵام کە پەرد بووی قورسایید نامێنێ بێگومان و تۆ وەقعت نامێنێ و ئەو وەقع بە خیتاب دروست ئەبێ یعنی هەموو میلەتێ ئیجابەکە کە خیتابی سیاسی خۆی هەبێ ئەم خیتابە سیاسیە چەند یەکگرتووتر بێ لە بەغدا ئەوەندە بە پێسترە بێ
ئەو پێز و هێز و مەتانەتی کە هەیەی لەوێ ئەوەندەی تر ئەوە بەهێزی ئەکا کە صیفەتی یەکگرتوویی ئەم خطابە لە لای جانبی مقابل لایانی مقابل کە دەوڵەتی عێراقیە بە چاوێک بە یەک چاو تەماشاکرێ یعنی بە یەک تعامل لەگەڵ یەک هێزوو لایەنەکرێ تعامل لەگەڵ یەک خطاب ئەکرێ تعامل لەگەڵ یەک ڕوئیای سیاسی ئەکرێ لەگەڵ یەک دنیابینی سیاسی ئەکرێ یعنی یەک ئاسۆ دیارە لە هەموو لایەنەکان زانی کە پێی ئەوتێ ئاسۆی میلەتی کورد باشە لەبەر ئەوە لەسەر هەر کێشەیە کە تۆ قسە ئەەکەی بۆ دەگاتە هەدەگی هەدەفەکەی خۆ دەپێکی بۆ لەمە دووە ئەگەر من حەزەکەم لێرە شتێک بڵێم فەرم ئەم هاوپەیمانەتی کە دروست بووە لە دوو حاڵەت بەدەر نییە یان ئەوە تا ئێمە بە یەک دەنگ ئەچینە بەغدا لە بەغدابی ینی بە یەک قایمە ئەمە شتێکی زۆر باشە یانەوە تا بە دوو فراکسیۆن حتا ئەمە ئەسو احتیمالەمەیە بە دوو فراکسیۆن بچینە بەغدا دوای هەڵبژاردن ینی دوای بەدەر لە هاوپەیمانی کوردستانی لایەنەکانی کە عەرزێکم جارێ باسی هاوپەیمانی دوای مەسەرەوە هاوپەیمانی کوردستانیە ئەو تا بەم هاوپەیمانیە چێتە بەغدا چکە ئاگادار بە ئەو تەوقیعی کراوە بە هاوپەیمانی کوردستانی بۆ هەڵبژاردن دوای ئەوە نازانین چی بۆ دوای هەڵبژاردن نییە ئەگەر بۆ دوای هەڵبژاردن بە دوو فراکسیۆنی جیاوازی بچینە بەغدا ئێمە هەمە ئاهەنگەمین هیچ کەشەمان نابێت ئەمە تەوزیحێکی جوان بوو ئەمە خەڵکی شتێ بگە بەڵێ بێگومان ئەمە خاڵیەکەم خاڵی بووم لە خوار قۆناغی هاوپەیمانێتەوە ئێمە قۆناغی لێکتێگەیشتنمان هەیە مزەکری تەفاهممان هەیە ئەوە زۆر جار بیستم ئەڵێ فڵان کەس مزەکەراتی خۆی مزێتەوە مزەکەرات نییە مزەکیراتە عربی غەڵەتە تۆ زمانەکە لەو ڕۆ شارەزایشی باش ئەنجام مزەکری تەفاهم هەیە مزەکری تەفاهمیشت نیشتیمانی کوردستان وەکو کاکە کاروانی هەواڵم باسی کرد لەگەڵ هەندێک لایەنی سیاسی ترا ئیمزا کراوە ئەمە قۆناغی خوار هاوپەیمانیە بەڵام لێک تێگەیشتن یعنی ئێمە زۆر گرنگە کورد بۆ ئەم قۆناغی هەڵبژاردنە دەنگ بە فیرۆنەدەی بە تایبەت لە ناوچە کێشە لە سەرەکان ئێمە کە 50,000 دەنگمان لە جێگەیەکەیە دوو کەسی پێ ئەڕات باشە مەفروض نییە 5 کەس خۆی بە پاڵەوێ کورد بێ لە مۆنتیقەیە باش دوو کەس تەرشیح کە یەکێ لە بنەوەی شێ لە تۆ نا من تەنازولەکەم بە تۆ کەی مشکلەیە بەڵام لە هاوپەیمانێکە و لە لێکتێگەشتنەکەی واردە بەڵام لە دەرەوەی ئەوە بۆیە من بەڕاستی لێرەوە ینی داوا لە لایەنەکانی کەژەکەم کە یەکێک لەو دوو بژاردەیە هەڵبژێرن زۆر گرنگە با هەماهنگ بن زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە ینی زۆر گرنگە ئێمە وەکو میلەتی کورد بەم قۆناغی کە ئەڕۆین چونکە بیرمان نەچێت ئێستا لە عێراق یەکێک لەو شتانەی کە چاودێرانی سیاسی باسیەکەن باسی تەحالوفاتی نهێنیەکەن لە عێراقا ئەنی هەندێک لایەنی سیاسی عێراق کوردیشی واللهی باسی کوردی ژەکرێ جارجار یعنی تەحالوفاتی نهێنی ژەکرێ و کە ئەگەڕێینەوە جام بۆ هەر بۆ زانیاری باشتیشی علمیش باسکەین فەرمو من بەڕاستی گەڕامەوە سەر قاموسێکی سیاسی گەورە هەیە هی عەبدوڕەحمان بەدەویە کە گەڕامەوە سەریوتم بزانم ئەم زاراوەیە هەیە ینی ئەسڵ و ئەساسی هەیە لە قاموسی سیاسیە دۆزیمەوە ئەڵێ تەحالوف دوو جۆرە باش تەحالوفێکی علنی هەیە وەکو ئەمێک ئەم هاوپەیمانی کە لە نێوان بێکێتی گۆڕانەکرەوە تەحالوفێکی نهێنیش هەیە سڕیش هەیە کە لە نێوان دێگلایەن وەکو ئیتیفاقیکەن ئەین نووسرا و ئیمزای پەیوەنیە زارەکیە نەخێر زارەکی و بەڵام نهێنیان یعلان ناکرێت لە کەناڵەکانی ڕاگەیانەوە ئەنجا باز لەمە ژەکرێ بەڕاستی بۆیە هەر یەکێک لەمانە ڕۆڵ و کاریگەری خۆی ئەبێ لەم قۆناغەیە زۆر گرنگە کە ئەم جۆرە لێکتێگەیشتنانە ئەم جۆرە نزیکبوونەوەانە هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ئەو ئامانجەی کە هەمانە لە بەغدا وەکو خۆی بیخینە خزمەتی ئەم میلەتەوە بیرم نەچێ شتێک هەیە زۆر گرنگە زۆر دڵخۆشکەرە کە باسی کەم ئێمە بەرەو هەڵبژاردنە ڕۆین من ئەمڕۆ متابعی ئەو مەوزوعی بڵێن ئەو چوونەی وەفدی عێراقم کرد بۆ واشنگتن بۆ ئەمریکا بەڵێ برای بەڕێز و خۆشەویست و هاوڕێی عزیزم کاک دکتۆر ئامانج ڕاحیم سکرتەری ئەنجومەنی وەزیران گوێم لێ بوو کە باسی هەندێک شتی کرد بەڕاستی دڵم زۆر کرایەوە یەکێک لەو مەسەلانە کە ئەمریکا وعدی داوە بە هاری کاریکردنی هێزی پێشمەرگە ناوتە خۆست لەسەر ئەرزی واقعی ژەیبینین بەڕاستی دکتۆر ئەمە زۆر گرنگە ئەڵێ وعدی داوە تا
هەتا 2022 ئەگەر ئێمە ئیسلاحاتی چاکمان کرد لە هێزی پێشمەرگەیە ئەم هاوکاری کە ئینێرێ بۆ هێزی پێشمەرگە نەک ئەی بەردەوام ببێ زیادەکە ئەمە یەک خاڵی دووەم مەسلەی خزمەت گوزاری خاڵی سێم گرنگی داوە بە مەسلەی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا ئەمریکا گرنگی داوە تو خاڵێکی کەشکەلەوە گرنگتر ینی خۆی بوونی ئەم وەفدەیە لەگەڵ ئەم وەفدە عراقی لە بێگومان زۆر ئەستا ئێمە سەر ئەوە ئەگەر دقیقی کەمە مافی کاکاروانیش شڵان نایخۆم شتێکی زۆر گرنگەیە و ئەم وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز کازمی و لەگەڵ بەڕێز علی علاویە کۆبنەوەیشیان کردو خۆیان لە بەغدا لە واشنگتن باش هەر ئەمڕۆ کۆبنەوەیشیان کردو خۆیان داخراو لە بینی کورد و وەفدەکەی هەرێمی بەڵێ کازمی زۆر بە ڕەحابەتی سەدرەوە وعدی ئەوەی داوە کە ئەم بودجەیە هەرێمی کوردستان بەردەوامی بنێرێ زانیارانە تازە دووەم شتی باش لەوەش خۆشتر هەیە ڕاوە لەوەش خۆشتر ئەوەیە کە باز لەوە کراوەکە هەندێک ئێستا بڵین لیژنەیەک لە بەغاوە هاتووە بۆڵێن بۆ بەراوردکردن و بۆ ببینیکردن لە بڵێن مەسلەی داهاتی نەوتی و نانەوتی و لەگەڵ میلاکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای ئەمە ئەم بڕیارە سابت ئەبێ ینی بۆ ساڵەکانی داهات زۆر گەورەکانی داژوش کە بەڕاستی ئەمانە ئیتر ئەمە خۆشیە ئەمە مژدەی خۆشە بۆ خەڵک ئەمە کورد ئێستا لەم قۆناغایە و خەریکی ئەمریکا بادڵێ دەسەکانە خۆش دکتۆریان دێمە خزمەت جنابەت کاکاروان تۆ هیچ مشتێکەکە پێێنێت خۆتر بانگەشەی خۆی زۆر مژدەی پێ تاشید بۆ ئیانەوە دەست پێکەم کە فەرمووی کازمی وعدی داوە پارە بنێرێتر لە ڕاستی ئەمە بێ بگەینە قۆناغێک لەگەڵ عێراقا ئەم ڕێککەوتنانی کە کردومانە لەسەر ئەساسی دەستور ڕێککەوتنی کۆنکریتی بێ کازمی نەچێ مالێکی بێبی بڕێ مالێکی بچێ حیدر عبادی بێبی بڕێ باشە لەبەرەوە بێ نەفەسمان درێژ بێ نەفەسمان درێژ بێ نەفەسمان درێژ بوو کاقوبات نەفەسی درێژ بوو یەکێتی نەفەسی درێژ بوو کورد نەفەسی درێژ بوو ئەبێ لەگەڵ عێراق نەفەسمان درێژ بێ ینی بۆی خەڵکیشی دڵا ڕاوکەی نەبێت ئەو مانگە مەعاش دێن نایە بەخوا ڕەنگە سەرۆک وەزیرانی تازەبی بڕێ وەزیرێکی تر هاتەی بڕێ ڕەنگە وەزعەکە تێک بچی ئێمە ینی ئەمە ببڕنینەوە متمانەکەمان دروست کردووە ڕێککەوتنێکی کۆنکریتی بکەین قەلق نەبی خەڵکیش قەلق نەبێت معاش دێ یاخود نایە کاکاوڕان تۆ تا چەند یانی لەگەت دکتۆردانا هاوڕێ بۆ نمونە ئێمە کاتێککە لە بەغدای یەکین بەڕاستی دەستکەوتی باش بەدەسێنین بەڵام تا کە پەرتیت ینی بەغداش ئەس بە درزەکە دەکات و لەو درزەیە ینی سیاسەتی خۆی ڕێگەخە تا چەند ئەم هاوپەیمانی کوردستانە ئەگەر لە داهاتوو بۆ ناو ئەنجومەنی نوێنەرانیش بەردەوام بوو یاخود میکانیزمێکی نوێ پەیڕەو کرا لەلایەن گۆڕان و یەشێتیەوە تا چەند ئەتوانێت هێزەکانی کێک بخا بە تایبەتی کورد بۆی کە دەنگەکان هەموو یەک بێ لە بەرامبەر ئەو داوانی کە هەمانە لە بەغدا بەڵام من وەکو باسم کرد گرنگی ئەم هاوپەیمانێتی ئەوەیە یەکێتی و گۆڕان ئەو تەفاومەشی کە لەگەڵ دوولاری ترا هەیە بەشێک لە وێنەکەیان ڕێک خستوەتەوە باش دوای هەڵبژاردن کە لە جەوی بانگەشەی هەڵبژاردن دەرەچین جەوی بانگەشەی هەڵبژاردن عادەتەن جۆرێک لە ململانی تونند و شەڕی علامی وانە کە لەو جەوە دێنە دەرەوە لە منتەڵەقی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە ئێمە لەگەڵ پارتی ولایەنەکانی تر لە حکوومەتین دانیشین بتوانین بۆ ئەوەی یەکەم چونمان بۆ بەغا پێش دەست بەکاربوونی خولی تازای پەرلەمان کورد ئەعلانی هاوپەیمانێتەکەی خۆی بکە بە هاوپەیمانێتێکی کوردستانی وەک جاران دەژێت چەتری ئەم هاوپەیمانێتی ناوی کوردستانیە بێ ناوی چێ بێ گرنگەوەی کوردێک لەژێرێک چەترا بچێتە بەغا ئەمە زۆر گرنگە و یەک معادلەی تر هەیە ئێمە ئەبێ لێکی جیانەکەینەوە زۆر جار لێکی جیاکەنەوە دۆخی هەرێمی کوردستان ئەمەلی سیاسی لە هەرێمی کوردستان دابڕاو نییە لە وەزعیەمە لە بەغا لە هەرێمی کوردستان وەزعمان خراپی لە بەغا هەڵسمان زعیفە بێ پێکەمان زعیفە بێ لەبەرەوە ئەبێ ئێمە باشتر گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنەکانی تر پارتی بێکێتی و گۆڕان لێگوردوو کۆمەڵیش کە ئەمانە هێزی سەرەکین باشتر گفتوگۆ بکەین کە وەزعی کوردستان چاک بکەین پەیوەندەکانمان چاک بکەین چاکسازی ڕاستەقینە بکەین ژیانی خەڵک وردە وردە باشتر بکەین ئەوە موچە باش بووە خزمەتگوزارەکان باش بکرێت یعنی وا بکرێت دڵنیایك لای خەڵکیش دروستکەین بۆی خەڵک متحمس بێ بۆەوەی کە ئەم لایەنە سیاسیانە یەک بگرنەوە یەکگردوو بن لەبەر زۆر گرنگە بۆ ئێمە یعنی ئێمە گەشتووە بە ڕادەیەک مەسەلەن زۆر جار مەرجی وڵاتانی مەسەلەن زل هێزەکان بۆ نمونە ئەمریکا ئێران وتوێتی حەزەکەینەوە لە بەغا یەکگردوو بن ئەگەر یەکگردوو بن ئەوەتان بۆکەین یعنی ئێمە بۆ وەزعمان بگابەوە لایەنەکانی تر زۆر جار مەرجی ئەومان بەسەرا بسەپێن کە ئێوە بێ یەکگردوو بن لە بەغا شاریش لێ بکەن فشارمان لێکرد کە بێ یەکگردوو بن لە بەغا
ڕاستی ئێمە زەرری گەورەمان کردو لەوەی کە لە بەغای گردو نەبووی یعنی هەنێ دەنگی نەشازیشە بۆ زۆرجان لە بەغا وای کردووە کە کێشە بۆ مفۆزاتی کورد و عێراق دروستکە کێشە بۆ مرۆڤەتی یەکێتی و گۆڕان لە داهاتوو ئەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ بۆی کە هەموو لایەنەکان پارتی دیموکراتی کوردستانیش هێزی سەرەکی لە هەرێمی کوردستان پەرلەمان حکوومەتی تشکیل کردووە ئەبێ ئەوانش بێنە پێشەوە و لە ڕوانگەی پاراستنی بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە هەموو لایەنەکان بۆ لە پێناوی خەڵکی کوردستان سازیش بکەن پێشنیازەکەم لەم قۆناغە کە عێراق بە مەرحەلەیەکی زۆر قورساچی انتخابات لەبینەوەی بکرێ نەکرێ دەنگ و باس یاخود بۆنی ئەنە اتفاقات دەرچووە بۆنی هەنێت سینارۆ دەرەچیە و هەنێت تحرکاتی نامۆ هەیە هێزە سیاسی سەرەکیەکانی کوردستان کۆ بنەوە و جارێ بۆ ئەم قۆناغی پێش هەڵبژاردنەوە بۆ تەعاملکردن لەم قۆناغا بۆ سینارۆی کردنی هەڵبژاردن کورد با بڵێن بژاردەی چییە بۆ ئەگەر هەڵبژاردن نەکرا دۆخی عێراق بەرەو تێکچوونی یەکجاری و کورد بژاردەی چییە لەبەرەوە دەبێت لەم هەنگاوە لەم مەرحەلەیە ئەم هەنگاوە بدرێ ئایا سەرۆکایەتی هەرێم ئەم کۆبوونەوەیەکە ئایا لایەنە سیاسەکان ئارا هەیە هیچ دەنگێک تا ئێستا نییە بەڵام من هیوادارم یەکێتی نیشتمانی کوردستان چۆن بەردەوام دەست پێشخەرانی کردم دەست پێشخەریە بکە ئەم کۆبوونەوەی بکری هەموو لایەنەکان بانکەن کورد بۆم قۆناغا گوتاری خۆی یەک بخە و بەرنامەی خۆی یەک بخە بۆ هەردوو ئەگەرەکە انتخابات کرا ڕاستێمە لەگەڵ پارتیە تحالفی انتخابیمانیە بەڵام بێت تەفاوم کە لانی کەم لەسەر ئەوەی کە لە کەرکووک و خانقین و مووسڵ و شنگار و ئەو ناوچانە خورمات و ئەوانە ڕێک بکەین تەفاوکە لەسەر و بانگەشێکی نەرم بکەین زەرر لە کوردەدا یاخود ئێسش ئێمە ئەتوانین ڕێکەوتنی تەکنیکی بکەین لەگەڵ بە هەردوو جۆرەکە بکەین لەگەڵ پارتیە لە ناوچەیەکە ئێمە بەقەوتین تحالفەکەی ئێمە گۆڕان بەقەوتە قەچێکە بە کاندەکەی پارتی بانگەشەنەکە ناتوانێت هەر بە تەدریجی ئێسەوای لێ هاتبێ ینی هەندێک ناوچە هەیە بەسەر نفوزی پارتیە ینی یەکلا بۆتەوە هەندێک ناوچەشەیە کە ئەکەوێتە کەرکووک و خانەقین و منتیقانەی دیکە بەسەر ینی یەشێتیە یەکلا بۆتەوە جۆرە ڕێکەوتنێکیش نییە ناوچەمانەیە هەژبوونی یەکێتی مسەیتەرە ناوچەی کەرکووک و خانەقین و خورمات و ناوچانە ناوچەشەیە پارتی مسەیتەرە لە دەوروبەری مووسڵەوانە و ناوچەشەیە لە بینی هەردوو لامانە ئەکرێمە ئێستێشە تەفاهم بکەین و ئەکرێ ئێستێشە ڕێک بکەوین ڕاستە لە ڕووی قانونیەوە بەپێی قانونی انتخابات ئێستا کاندید ناتوانێت سەحب بکە بەڵام ئەکرێ بۆ نمونە لە ناوچەیەک لایەنێک بەقەوتە قایمێک بەقەوتە لایەنەکەی تر وا لە کاندەکەی کە بانگەشەنەکە بۆ ئەوەی کورد لەو ناوچانە زەرمەند نەبێ لە ڕاستیە دەستخۆش کاکارۆنجان دکتۆر یعنی لە ڕابردوو خەڵک هەم متمانە و هەم زۆر زویر بوون بە تایبەتی لە هەموو لایەنە سیاسیەکان ئەوە دیاریکراوی ئەمە گەر باس لەم زۆنەی خۆمان بکەین کە ئەمە هەموو یاریمی کوردستانە مە بەسم کاڵێن زۆنی خۆمان ینی ئەم مەسلەی هاوپەیمانەتی کوردستان کە تێدا پێکەنرا و ژەنێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی لێرە خەڵک زویر بوو و خەڵک تا ڕادەیەک ینی قسەیان نەکرد و خۆپشاندانیان نەکرد و داواکاریان هەبوو لە یەشێتی لە گۆڕان بە تایبەتی لە یەشێتی کە لە حکوومەت بوو و هەمیشە باڵا دەست بوو لەم ناوچەیە ئەم هاوپەیمانیە ئەتوانێت ئەم داواکاریانی خەڵک بگەێنێتە جێی خۆی و ئەم زیویربوونە تا ڕادەیەک بڕەوێنێتەوە متمانە دروستکاتەوە لە نێوان خۆی خەڵکە بەڵامەگە بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم چکە کاتمان کەمەوە بۆیە بە شێر دوولاتان پێش هەموو شتێ خۆپیشاندان ینی من هەموو جارێوەکو ناڕازایەتی تەماشای ناکەم هەندێک جار نەفەسێکێتە دەرەوە ینی حاڵتی خۆ کەلیمەکەش لە عەرەبیە ئەوەیە مظاهرة لزماني عربي يعني إظهار التظاهر والشد لحقتها به أو تجاهل وكواني تروى على كل ما نسمو نقاش لبروح مو جاريك شرنية يعني مرجني بوشتي خراب يعني بو بك قضية شي خراب هبه أو يبوكي نا هندي جار نفسك شدنية ولا ناخلواني نفسك خراب نية يعني تعاطفك بوي شيء مش تماني كل سنة مجالي بويا وبعكسه حزب الشي ديمقراطي وايك لسرتا ولا سنة ودروز بو باشا إما جرينجا بزانين لناو حكومتي هرمي كردستان شت اجتماعي كردستان لسرتا أو يستوتي كدوتي من نمونه كتبوه هنا ويا نمونه بخيراي يشك لو دسكوت جواناني كعقوبات كذي لا لناو حكومتي هرمي كردستان سرتا كدز بكار بو هولياك صيغيدو إداريين يلا باشە چۆن لە خۆی دەسی پێکرد هەندێک لە دەسەڵاتەکانی خۆی دایەوە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ
بەلایەنی مقابل هەندێک جار لە سیاسەتا بە زمان قسە ناکرێ بەکردەوە قساکرێ کە ئەمەی تەسلیم ئەکات پێی ئەڵێ کە من ئەمەوێ کە من نیەتم چۆنە لەگەڵت و من ئەمەوێ ئەو بڕیارانەی کە دەرئەچێ بۆ هەموو هەرێمی کوردستان بێت و من ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کە ئێمە بەیەکەوە کوردین و خزمەتی ئەم خاک و ئەم ئاو ئەم هەرێمە ئەکەین ئەزانی لەبەرەوە کاتێک ئەمنیەتی کاقوبات دەرکەوت ناوەیشی بەسەرا ڕۆی خەڵک لەیە کرد ئەو بۆی کردووە بەڵام دوایی تێگەیشتنەوەی کە کاقوبات چه مەلحەمەیەشی کردووە ئەزانی چ داستانێکی جوانی کردەوەی کە هەوڵی یاوە دوو ئەنی با بڵێن جێکەوتەکانی دوو ئیداری لێڵە ناو لە بینی زۆنی زەردا بۆ ئەم قۆناغی ئێمە لە بەغدا ئێمە ئەتوانین لە بەغدا دەستکەوتی گەورە جێبەجێ بکەین ئەزانی کاکاوڕێ هەندێشت هەیە زۆر وردە بەڵام زۆر گرنگە من لەوانە تۆ ئەزانی ئێمە ئەم جیلەی کە ئێستایەتە سەرەوە وردەوەردا زۆر جاگلەی لە مناڵەکانی خۆمانەکەین لە خوشک و برای خۆمانەکەین ئەڵین ئەمە نە ئەنفالی دیوە و نە هەڵەبجەی دیوە و نە عسکەری دیوە و نە فیلاری دیوە وەنیە برسێتی بینیوە ڕاستە ئەی باشە ئەمە تۆ لە ناو لەگەڵ تۆ ئەی برای تۆیە کوڕی تۆیە کچی تۆیە ئەم گلەی لێکەی ئەی ئەبێ من گلەیەک لە مناڵی عەرەبێ لەم جیلە چۆن بکەم بڵێم چی لە ئەنفالە زانی باش چی لە کیمیا بەرانەزانی چۆن کارێکی وا بکەیت ئەمە بخەیە ناو ئەو منهەجی خوێندنەوە ئەزانی ئەمانە چەند وردن بەڵامە ئیشی ئێمەیە کاکە لە بەغدا بە هیوانەوە ئەو بکەن لە ئەزانی چەند گرنگە لەماوە تۆ ئەگەیتە ئەوەی کە چی ئەپچڕی لە بەغدا دواپەیامی خۆتم پێ بڵێ لە کەمتر لە یەخولەکە ئەگەر هۆنراوە شتێکیش حازرکە دایمە حازرەوە شتانەی دەکتوە من ئێستا بۆ ئەم قۆناغە ئەوەمەوێ باش کە ئێمە هەمومان تێ بگەین لە قۆناغەکە چونکە ئەو زۆر گرنگە بەلای منەوە ئێمە لەم قۆناغای پێویستیمان بە چارەسەرکردنە ئەم هەڵبژاردنە چارەسەرکردنە یعنی ئیدامەدان نییە کاکە ئەمە ئیدامەدان نییە بۆ درێژکردنەوەی قۆناغی پێش و بۆ قۆناغی داهاتوو ئەمە خاڵی وەرچەرخانێکی مێژووی گەورەیە باش قاڵێکی وەرچەرخانی مێژووی گەورەیە بۆیە ئێمە بە هەمومان بە هیمەت و بۆ قووەتە معنەوی و بۆ کەسایەتە معنەوی کاقوبات کە سەرۆکی لیستەکەیە و هەمومان بەیەکەوە ئەزانی میلەتی کورد ئەبێ بچین بەرەو ڕووی ئەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک خطابی سیاسی بە هیوای ئەوەین ئێمەش بتوانین لە بەغدا زیخێک بین بۆ ئەو دیوارەی کە سبەینێ ئەبێ بە حەزارەتی میلەتی کورد دەستخۆش دکتۆر دانەژیان سپاس دەکەم کاکاڕان دواپەیامی خۆت سپاس من دواپەیام ئەوەیە کە ئێمە لە بەردەم پرۆسێکی گرنگایی هەڵبژاردنەکە خۆی هەڵبژاردننی پێشوەختەیە کەواتە کێشەیەکێ بۆی هەڵبژارد نەکری ئێمە ئەو نەبێ بڵێ خۆمان کاندیدین عێراق لە بەردەم قۆناغێکایە هەڵبژاردن نەکرێ وەزعەکە باشتر نابێ خراپترە بێ لەبەرەوە کورد دەبێ بۆ هەموو ئەگەرەکان خۆی حازرکە لە هەموو ئەگەرەکان ئەگەر کوردێک گردوو بێ ئەگەر زۆرترین زەختشی لەسەر بێ ئەگەر زۆرترین مەترسیشی لەسەر بێ بە کەمترین زەرەرەوە دێتە دەرەوە هیواداری ئەم یەک گردووەی کە یەکێتی و گۆڕان دروستیان کردەوە هەنێ لایەنیش تەفاومیان نیە لەگەڵ لایەنەکان دروستیکەین کاقوبات ڕایەڵەیەکە لەبەی ئێمە و گۆڕان لەگەڵ پارتیە توانێت باشتر قسە بکە لەگەڵ بەغا تەجروبەیەکی توانێت باشتر قسە بکە هیوادارین ئەو دەورە ببینێ وەکو چاوەڕوانی لێکەین کە مەدڵنیایی وەتوانێت دەورە ببینێ و ئێمە وا بکەین یەکێتی تەسحی زۆر داوە بۆ یەک گردووی گەلی کوردستان مامجرات تەسحی زۆردا بۆ ئەوەی ئەم منتەقەیەک بخاتەوە شەڕی براکوژی نەمێنیە کوردێک گردوو بێ یەکێتیوە لەم مەرحەلەش بەدڵنیاییەوە بەرداوامێ بۆی کوردێک بخا لە بەغا بۆی بتوانین باشتر دیفاع لە خەڵکی کوردستان بکەین زۆر سپاس بۆ هاوڕێیانی بەڕێزم دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ هەروە کاکاڕوانی ئەرز ڕۆژنامەنووس و هەردووکشتان کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنیە سپاسان دەکەم وەڵام بینەرانی بەڕێز هەڵقەی شەی پانۆراما پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ